زۆر سوپاسکاکەیان داوا دەکەن لە بەرێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵگەی ئیسلامی کوردستان تەشریفی بێتە ئێرە بۆ تار خۆی پێشکەش بکات. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. سرتا جژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ، هەم لە ئێوە بەڕێزان ئامادەبوانی 15مین کۆنگرەی نەتەوەی کوردستان و لە هەموو تاکێکی کورد لە هەر شوێنێک بێت و لە هەموو تاکێکی مسلمان لە هەر شوێنێکی ئەم دنیا پان و پۆڕەدا بێ. و زۆر سپاسیش بۆ بانگهێشتنی ئێمە بۆ ئەم کۆنگرەیە و دەستخۆشیش دەکەم لە هەموو ئەوانەی کە بە هەموو کۆنگرەکان هەڵساون، دیارە ماندووبوون و دڵسۆزی زۆریان بەخەرج داوە. لای هەر کەسێکی بە ئینساف بەستنی کۆنگرەیەکی ئەو جۆرە کۆبوونەوانە دەبێت بەرز بنرخێندرێ و ئومێدەواریشم کە ئەم کۆنگرەیە بەرەو پێشچوونێکی باش بەخۆ ببینێت بە شێوەیەکی وا بێت کە ئەو ئامانجانەی کۆنگرەی نەتەوەی کوردستانی بۆ دروستکراوە بهێنەدی. من قسەکانی خۆم لە چەند خاڵێکدا کورد کردوێتەوە. یەکەمیانەوە کە گەلی کورد وەکو هەموو ئەو گەلانەی کە لەم سەرزەویە دەژین حەقی خۆیەتی کە خاوەنی ئیرادە و ئیدارەی خۆی بێت، حەقی خۆیەتی لە وڵاتی خۆیدا ئازاد و سەربەست بێت و بەو شێوەیە ژانی خۆی بەڕێوە بەرێت کە خۆی دەیەوێت. خوای پەروەردگار ئەو مافەی بە هەموو گەلان داوە، وەکو لە ئایەتی 13 سوورەتی الحجورات دەفەرمێت: یا ئەیوها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. خوابانجی هەموو بەشەر دەکە، هەموو مرۆڤایەتی دەفەرمێ ئێوەمان لێ نێرومەیەک لە دایک و بابێک وەدیهێناون بە شەریەت هەموو یەک خێزانە و جێڕاومانن بە چەند گەل و تیرێک تاکو پێک ئاشنا بن، یەکدی بناسن، پێکەوە هاوکار بن، کەواتە چەندە عەرەب و تورک و فارس و ئەفغان و پاکستان گەلن، ئەوەندەش کورد گەلە و هەمان مافکە ئەوان هەیەنە، دیارە گەلی کوردیش هەیەتی. خاڵی دوم ئەوەیە کە ئەو ستەمە مێژوویەی هاتۆتە سەر کورد، بەڵێ گەلانی دراوسێمان لە عەرەب و تورک و فارس تێدا بەشدار بوون، بەڵام لە پێش ئەواندا دەبێت زۆر چاک بزانین وەکو چۆن درێژە دەبینین دەبێت پێش درێژە ئەو دەستەش ببینین کە درێژەکە دەوەشێنێ. ئێمە پێوەدراوی سایکس بیکۆین لە ساڵی 1916 بەڕەسمی کوردستان کرا بە 4 بەش و وەکو گۆشتی خێرێ هەر بەشەی کێندرا بە یەکێک لە دەوڵەتەکانی ئێران و تورکیا و عێراق و سووریا. ئێمە پێویستە و حەقیقەت تاڵە بزانین کە ئێمە پێوەدراوی سایکس بیکۆین، هەروەک چۆن گلەیمان لەگەل لە دراوسیەکان هەیە کە تەکریسی ئەو زوڵمە مێژوویەیان کرد، دەبێت گلەیش لەو زلهێزانە بکەین. سایکس بیکۆ لە نێوانی بەریتانیا و فەڕەنسا و رووسیا بەسترا و پاشان بەدەست لە پشتانی زلهێزانێکی وەکو ئەمریکا و هەتا ئەم لەحزەیەش کەوە بۆ زیاتر لە 100 ساڵ دەچی ئەو ستەمە لەسەر کورد بەردەوامە. ئێمە بە یەکڕیزی بە تەبایی دەتوانین مافەکانی خۆمان دەسەبەرکەین. ئەگەر تەماشای مێژوو دیرۆکی خۆمان بکەین، هیچ زیانێکمان نەکردووە بەهۆی ناتەباییەوە نەبێت، هیچ دەست کەوتێکمان بەدەست نەهێناوە بەهۆی یەکگرتووی یەکدەنجی و یەکسەنجی و یەکڕیزیەوە نەبێت. چۆن دەتوانین یەکدەنگ بین، یەکسەنگ بین کاتێک کە لەنێو خۆماندا بە ئینساف بین، دادگەر بین، هیچ کەسێک کەڵکەڵەی کوێخایەتی لە کەللەدا نەبێ بەسەر ئەوانی دیکەدا. ئێمە گەلانی دراوسێمان ئێمەیان بە بندەست لە قەڵەمداوە خۆشیان سەردەست. ئەگەر لەنێو خۆشماندا هەر بەو عەقڵیەتە پێکەوە مامەڵە بکەین، ئەی بۆچی گلەی لەو گەلە دراوسیانە بکەین، لەو وڵاتە دراوسیانەی کە گەلی ئێمەیان بەکەمتر لە خۆیان تەماشا کردووە. بۆیە من دڵسۆزانە دەڵێم
بمانەوێت یەکڕیز بین دەبێ پێکەوە بە ئینساف بین دادگەر بین و دەبێ هەمان مافکە من بە خۆمی ڕەوا دەبینم بە بەرامبەرەکەشمی ڕاوا ببینم نابێ هیچ کەسێک کەڵکەڵەی کوێخایەتی لە کەللەدا هەبێ پێی وابێ حەقیەتی ئەوەی دیکە بخاتە بندەستی خۆی دەبێ لە یەک ئازدا بێکەوە مامەڵە بکەین ئەوە زەمینە دەڕەخسێنێ دادگەری زەمینە دەڕەخسێنێ بۆ یەکڕیزی و یەکسەنجی و یەکدەنجیمان و بەتەئکید بە ئەندازەی ئەوە کە لە نێو خۆماندا یەکدەنگ و تەبا دەبین یەکسەنگ دەبین ڕێز و حورمەتیشمان لای خەڵک دەبێت لە لای دنیا لە لای دەوڵەتانی دەور و بەرمان لە لای زلهێزان حرمەتی خۆمان ڕێزی خۆمان لەسەر خەڵک فەرز دەکەین ئەگەر لە نێو خۆدا یەکدەنگ و تەبابین وەکو وتم بە چیش یەکدەنگ و تەبا دەبین بە دادگەری بەوە کە هەر کەسێک وەکو خۆی تەماشا بەرامبەرەکەی کە نەک بەکەمتر ئێمە ئێستا هەلومەرجێکی باشمان بۆ ڕەخساوە بەڵێ من دەزانم لە ڕۆژئاوای کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان دەزانین کە خەبات هەیە شێوازەکانی خەبات دیارە لە شوێنێکەوە بۆ شوێنێک دەگۆڕێن بەڵام ئێمە لەو سێ بەشەی کوردستان لە حاڵەتی خەبات داین وەستەمی زۆر هەیە لە باشووری کوردستان تا ڕادەیەک دەستێکمان بینی و ئەویش لە بەشێکی ئەو کوردستانی کە ئێمە بە جوغرافیای کوردستانی دەزانین بەڵام هەر چۆن بێ هەلومەرجێکی باش ڕەخساوەکو بە ڕێزان ئاماژەیان پێدا دنیا گۆڕاوە و هەلومەرجێکی باشە ئەگەر خۆمان بتوانین بیقۆزینەوە عرب دەڵێن من لم يكن لنفسه فكيف يكون لغيره من دەڵێن من لم يكن لنفسه فكيف يكون له غيره تو ئەگەر بۆ خۆت خێر بۆ خۆت نەدەیەوە چۆن خەڵک خێرت بۆ بداتەوە من ئاگادار هەم لە هەندێک لەگەڵ بەرپرسانی ئەمریکی و بەریتانی و خەڵکی دیکە دانیشتوین دەڵێن ئێوە ئەگەر لە نێو خۆتاندا تەبا بن دادگەر بن ڕێک بن باشتر زەمینە بۆ ئێمە دەڕەخسێت کە لەگەڵتاندا هاوکار و پشتیوان بین بەلای کەم و ئەوان بیانویان دەبڕین ئەگەر ئێمە لە نێو خۆدا دادگەر بین بە ئینساف بین باش بین بیانوی ئەوان دەبڕین کە بیانویان نەبێت هاوکارمان نەبن بۆ داوەڕەواکانمان هیوادارم ئەم کۆنگرێمان ئەم کۆنگرەی پانزەیەمین کە بەڕاستی لە هەلومەرجێکی دژوار و ناسکدا دەبەسترێ هیوادارم ئەم کۆنگرەیە بتوانین تێیدا بگەینە بڕیار و ڕاستپاردەی نەوعی زۆر باش کە لە ئاستی ئەم هەلومەرجە ناسک و دژوارەدا بێت لە ئاستی ئەم قۆناغە هەستیارەی خەباتی گەلەکەماندا بێت بەتەئکید ئەم کۆنگرەیە ئەوەی کە ئەو ئامانجەی بۆی دروست بۆ ئەوەیە کە ببێتە مەرجعێکی سیاسی ببێتە مەرجعێک ئەگەر ئێمە کێشەمان بوو لە نێو دوو پارتی بەشێکی کوردستاندا یاخود دوو پارتی دوو بەشی کوردستاندا ئەم کۆنگرەیە بتوانێت خەتێکیان بەنێواندا بێنێ بتوانێت چارەسەری کێشەکە بکات بتوانێت بەو بڵێت تۆ ئەوەندەت ناحەقە تۆش ئەوەندەت ناحەقە هیوادارم ئەم کۆنگرەیە تەنیا ناو نەبێت تەنیا ئەوە نەبێت کە ئێمە لێرە دابنیشین کۆ ببینەوە و هەر لایەنێکی سیاسی ئەفکار و ئاڕا و ڕائاو بۆ شوونەکانی خۆی بخاتە ڕوو ئەمن زۆر ئەسەفم خوارد کە ئەم کۆنگرەیە نەیتوانی ببەسترێت لە هەولێر لیژنەی بۆ دروستکرا بەڵام لەبەر گیانی پاوانخوازی و ئەوەی کە ئاماژەم پێدا هەر کامێک بێوێ ئەو لە سەرێتر بێ و هەر کامێک بێوێت سەردەست بێ ئەو کۆنگرەیە نەتواندرا ببەسترێ و سەرنجام نەتیجەیەکی لێ پەیدا بێت کە تعبیر بکات لە هەموو لایەنە سیاسیەکانی هەموو بەشەکانی کوردستان هیوادارم بەزووی ئەوە چارەسەر بکرێ و هیوادارم لە هەموو ئاستەکاندا پشتگیری باشی ئەم کۆنگرەیە بکرێ من ئەم جارە بۆیە هاتووم وەکو کەسی یەکەمی کۆمەڵی ئیسلامی بۆی لەگەڵ قسەکەی خۆمدا ڕاست بکەم هیوادارم بەرپرسی یەکەمی لایەنە سیاسیەکان بێن لێرە ئەوەی کە بۆی دەگونجێت بێن لێرە بەشدار بن پەرلەمانەکانمان بۆیە ضعیفن چونکە زۆر جار بەرپرسەکان بڕیار بەدەستەکان ناچنێ نێو پەرلەمانەکانەوە حکومەتەکە بۆیە ضعیفە چونکە بڕیار بەدەستەکان ناچنێ نێو حکومەتەوە ناچنێ نێو پەرلەمانەوە وەکو بڵێ خۆیان پێلەوە گەورەترە ببنە نێونەری خەڵک ببنە مشور خۆری خەڵک با واز لەو عەقڵەتە بێنین خۆمان بێنین دەست بەکار بین
لە شوێنی بڕیارداندا بین و ئەو دامەزراوانی کە دروستیان دەکەین کۆنگرەی نەتەوەی کوردستانە پەرلەمانە هەر شتێکەیە با بێنین گرنگی پێ بدەین بۆی کە فعلەن ببێتە مەرجع. ئێمە ئێستا وەکو گەلی کورد پێویستیمان بە مەرجعێکی سیاسی هەیە، پێویستیمان بە ئەم دامەزراوەی هەیە کە وای لێ بکەین لە ئاستی چارەسەری کێشەکاندا بێ. دیارە هاوکاری پێکەوەکردنی لایەنەکان ئەوە دەڕەخسێنێ، هاوکاری پێکەوەکردنی ئێمە لەسەر هەموو ئاستی هەموو بەشەکانی کوردستان زۆر گرنگە، بەڵام دەبێت خۆشمان بپارێزین. هیچ کەس ئەو حەقە بە خۆی نەدا خۆی بە کوێخا دابنێ یاخود بە وەکالەتی شوێنێکی بەشێکی دیکەی کوردستان بڕیار بدە. من پێم وایە دەبێت ڕێز لە تایبەتمەندی هەموو بەشەکانی کوردستان بگرین و بڕیاردان بۆ هەر بەشێکی کوردستان بۆ خەڵکی ئەو شوێنە لێگەڕێین، با پێکەوە هاوکار بین، بەڵام هیچ کەس خۆی نەکا بە وەکیلی مطلقی لایەکی دیکە بەوە وەزعەکەمان لێ تێک دەچێت. هیوادارم کە دەوڵەتانی دراوسێمان ئێران و تورکیا و دیارەوە بەشار ئەسەد بۆ خۆی بە دەردی خۆی گرفتارە و ئینشاڵڵا زۆر ناباویش سەرنگون دەبێت وەکو زۆر لەو دیکتاتۆرانیکە کە میلەتەکانیان لیان ڕاپەڕین. هیوادارم کە ئەو دەوڵەتانە چاو بە خۆیان دەبژێڕنەوە. ئەو گەلە دراوسێیان ئەگەر گەلێکی خاوەن قەوارەی خۆی بێ، خاوەن ئیرادە و ئیدارەی خۆی بێ، دراوسێیەکەیان بە قووەت بێ باشە، نەک ژێر چەپۆک بێت. دراوسێ ئەگەر دووربین بێ و عاقڵ بێ پێی خۆی بێ دراوسێکانی بەهێز بن. گەلی کورد ئەگەر خاوەنی دەوڵەتی سەربەخۆ بێ، خاوەنی هەرێمێکی چاک بێ، خاوەنی هەر شێوێک لە شێوەکان بێ کە مادەم خۆی بڕیاری لەسەر دەدا وەکو مافی شارەنووس قازانجە بۆ دراوسێیەکان. ئەو کاتە گەلی کورد لە هەر بەشێکی کوردستاندا دەتوانێت هۆکاری ئارامی و سەقامگیری ئاشتی بێ، دەتوانرێت گلەیی لێ بکرێت کە تۆ بۆچی وڵاتەکەی خۆت چاک نەپاراستەوە، بەڵام کە کاتێک کورد بندەست و ژێردەست و بێکیان و قەوارە بێت خەڵکی دیکە بێ لە جیاتی ئەو حکومکە ئەو گەلە ئەو خەڵکە چۆن بتوانێت زەمانەتی هێمنی و ئاسایشی دراوسێکانی بکە. لە کۆتاییدا من دەڵێم هیوادارم کۆنگرەی داهاتوو لە سیفەر ببەسرێت. نازانم کۆنگرەی داهاتوو ساڵێکی دیکە دەبێ بەهەرحاڵ یاخود 2 ساڵی دیکە دەبێ، هیوادارم لە سیفەر ببەسرێت بەو یادەوە کە لە ساڵی 1920 لە پەیمانی سیفەردا دان هێنرا بەوەدا کە کوردی وەکو گەلانی دیکە خاوەنی مافی چارەنووسی خۆی بێ، خاوەنی قەواری سیاسی خۆی بێت. و لە کاتێکدا کە ئەگەر هەلومەرج ڕەخسا بێ لێ ببەسرێ، ئەوەی کە لە لۆزاندا بەسرا ئەو بڕیارە مجحیف و ستەمکارانەی کە لەوێدا دران بەرامبەر بە گەلی کورد ئەوانە تەندیدیان پێ بکرێ هەڵ بۆشێندرێنەوە. ئێمە حەقی خۆمانە دووبارەی دەکەمەوە وەکو هەموو گەلانی دنیا، شتێکی زۆر نامەنتیقیە، شتێکی زۆر ناشەرعیە کە گەلێک ژمارەی لە 40 ملیۆن زیاتریش بێت لەسەر نەخشەی سیاسی دنیا بوونی نەبێت. ئەوە زوڵمێکی زۆر گەورەی لێمان کراوە، نابێ هیچ خاوەن وجدانێک لەو زوڵمەوە ڕابمێنێ، بەڵام ئەوەی کە دەتوانێت ئەم زوڵمە لابەرێ پێش هەموو کەس خۆمانین کە لە قاوغ و قەپێلکی تەسشی حیزبەکان بینە دەر، لە بەرژەوەندی بنەماڵەیی، بەرژەوەندی عەشیرەت، بەرژەوەندی مەنتیقە، هەموو ئەو بەرژەوەندیانە وەلانەین بێنیم زانین بۆ کۆی خەڵکی کوردستان چی چاکە ئەوە بکەین. هیوادارم بتوانین ئەو ئامانجانە بێنی نەدی. هەموو لایەکتان بەخوا دەسپێرم. زۆر سپاس مامۆستا باپیر. ئێستا داوا دەکەن لە کاک حاجی ئەحمەدی سەرۆکی